کوژرانی محسین فەخریزادە کاردانەوەی توندی ناوخۆیی بەدوای خۆی داهێنا و لە ئاستی دەرەوەشدا داوا لە تاران دەکرێت بەرامبەر ئەو کردەوەیە خۆگر بێت. لەبارەی تیرۆرکردنی محسین فەخریزادە عالی خامنەیی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و بکوژانی فەخریزادەی بە بەکرێگیرا و ناو بردووە. دەشڵێت پێویستە بکوژان و هاودەستەکانیان سا بدرێن. جەختیش دەکاتەوە کە پێویستە بەرداوی بە سەرجەم لێکۆڵینەوە زانستی و تەکنۆلۆژیەکانی فەخریزادە بدرێت. هەروەها سوپای پاسدارانی ئێران لەسەر ئەو ڕووداوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژە بۆ دەکات کە لە کاتی گونجاودا وەڵامیان بۆ تیرۆرکردنی فەخریزادە دەبێ و تۆڵەی دەکەنەوە. لای خۆیەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ئاماژەی بۆدا کە ئیسرائیل لە پشت تیرۆرکردنی فەخریزادەوەیە. ئەنجامدانی ئەم کارەشی لە ئێستادا بۆ گەڕاندەوە کە دۆناڵد ترەمپ کەمتر لە 2 مانگی ماوە لە پۆستەکەی و دەیەوێت پێش لاچوونی لە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا پشەوی زیاتر لە ناوچەکەدا بنێتەوە. ڕۆحانی دەشڵێت دوژمنانی ئێران باش دەزانن کە گەل و بەرپرسانی ئێران ئەوەندە توانا و بوێریان هەیە نەهێڵن ئەم تاوانە بێوەڵام بمێنێتەوە. لە تویتێکیشدا محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەوروپا کرد ڕووداوی کوشتنی محسین فەخریزادە زانای ئەتۆمی ئێران سەرکۆنە بکەن. هاوکات لە دوای ڕووداوەکەش بەشێک لە قوتابیانی تاران خۆپیشاندانیان کردو چوونە بەردەم بینایی کۆنسەی باڵای ئاسایشی نیشتیمانی و دروشمی مەرگ بۆ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا شەڕ هەیە نەک ئاشتی و خۆبەدەستەوەدانیان وتەوە. داواشیان کردووە ئێران بە تەواوەتی لە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بێتە دەرەوە. هاوکات ئەمڕۆ ڕۆژنامەکانی نزیک لە مەحافزکارەکان باسی کوژرانی فەخریزادەیان کردووە و داوای تۆڵەسەندنەوەی دەکەن. بەڵام ڕۆژنامەکانی سەر بابەرەی ڕیفۆرم و نزیک لە حکومەت سەردێڕەکانیان میان ڕەوانەترە. ڕۆژنامەی وەتەن ئەمروز کە سەر بە محافزکارەکانە ڕستەی ئەگەر لێیان نەدەین لێمان دەدەنی کردوتە سەردێڕی خۆی. بە هەمان شێوە ڕۆژنامەی کایهان لە سەردێڕدا نووسیوێتی چاو لە بەرامبەر چاو زایۆنیستەکان با چاوەڕێ بکەن. لە بەرامبەردا ڕۆژنامەی ئارمان میلی کە نزیکە لە سەرۆکۆماری ئێران حەسەن ڕۆحانی تەڵەی نانەوەی پشێوی کردوتە سەردێڕی خۆی. لە ئاستی دەرەوەشدا بەپێی سەرچاوەکانی هەواڵ ئیسرائیل لە ئاستی جیاندا سەرجەم نێردا دیبلۆماتکارەکانی ئاگادار کردوتەوە لە ئامادەبوون بۆ ئەو پەڕی ئامادەباشی بواری ئەمنی وەک ئەگەرێک بۆ هێرشی ئێران و تۆڵەکردنەوەی کوشتنی ئەو زانە ئەتۆمیە. لای خۆیەوە یەکێتی ئەوروپا ئەو ڕووداوەی بەکردەوەیەکی تاوانکار ناوبردووە و دەشڵێت پێویستە هەموو لایەک ئارام بگرن و دۆخەکە لە ناوچەکەدا ئاڵۆستر نەکەن. بە هەمان شێوە ئەڵمانیا دەڵێت هەموو لایەک هان دەدەین دان بە خۆیان دابگرن و هیچ هەنگاوێک نەنێن کە ببێتە هۆی پشێوی زیاتر لە ناوچەکەدا. ڕۆژنامەی واشنگتۆن پۆستی ئەمریکیش ئاشکرای کردووە کە فەخریزادە ماوەیەکی زۆرە ئامانجی پلەیەکی دەستگای هەواڵگیری موسادی ئیسرائیلە. کەناڵی NBC نیویزی ئەمریکیش ئاشکرای کردووە کە فەخریزادە لە لای ڕۆژئاوا و ئیسرائیل بە عەقڵی نەخشەدانەری بەرنامە نهێنەکانی چەکی ئەتۆمی ئێران دادەنرێت.